بەناوی خی گەورە و میهرەبان ئایزانم بەیانتان باش سڵاوتان لێبێ بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی. ئەم ڕۆژ لە پەیامەوە لە پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جلال محەممەد پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بینەرانی عزیز سڵاوی خی پەروەردگارتان لێبێت بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک دوورکەونەوە لە کۆرۆنا ئینشاءڵڵا. بڕگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان تەوەری یەکەممان تایبەت کردووە لەسەرەوەی کە چۆن تا چەندە پێویستە زیاتر کۆرۆنا بناسین. هەرچەندە کۆرۆنا زۆر مەترسیدار و بەڵام زۆر بچووکە پێویستە ئێمەش زیاتر بیناسین بۆ ڕوبەڕووبوونەوەی دوژمنەکەت زۆر جار دەوتێشوان هەرچەندە باشتر بیناسی باشتر دەتوانێت. بێگومانە تا زانیاری و لەسەر دوژمن زیاتر بێ ڕێگاکانی مامەڵەکردن و خۆپارێزگاریکردن لێ وەروە چارەسەرکردنیشی لەگەری حاڵەتێک کە خۆشبەختانە وابزانم تا ئاخر زانیاری لای منیش و تۆش هەیە هیچ حاڵەتێکی توشبووی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و لە هەر چوار پارێزگاکەنی ئەمای خۆشحاڵیە. دیارە تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر توێژینەوە زانستیەکان و گەنجترین توێژەر لە هەرێمی کوردستان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە هەولێر سمپۆزیۆمێک ئەنجام درا سازکرا کە گەنجترین توێژەر تێدا دیاری کراوە. ئێمە لێرە ئەمڕۆ میوانداری ئەو توێژەرە گەنجەمان کردووە بۆ قسەکردن لەسەر توێژینەوە زانستیەکان وەروەها گەنجترین توێژەر کێیە و چۆن بووە تا گەنجترین توێژەر قسە و گفتوگۆی زیاتر دەکەین. بڵێ تەوەری سێمیشمان پێم وابێ تۆمار کراوە بابەتێکی وەرزشیە بۆی خەڵکیش لە جیهانی وەرزش زۆردانە بڕین پێم وابێ وەرزشیش باشە لە ماوەیە زۆر چەند ڕۆژە بزانم ئایا هیچ جۆرە وەرزشێکە یا کاریگەری وەرزش بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و جۆرە نەخۆشیەکان و پەتاکانی دیکە چییە تازە کەسم دەست نەکەوتەوە. ئەمڕۆ لە دکتۆر محەممەد دەپرسین ئەگەر خوددا یاردە بزانین ئەو چیمان پێڵێ چنە لای پێشبینیەکانی کەشوهەوا گەڕینەوە لاتە. بەڵێ جەلال بڕگەی یادەوەری وەگەزان بینەرانی عزیز بڕگەیەکی هەمیشەیی پرۆگرامی پەیامی ڕۆژە بابزانی لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆ لە ڕۆژێکی وەکو 29 ساڵانی ڕابردوو کۆمەڵێک یادیان کۆمەڵێک ڕووداوی گرنگ ڕۆیان داوە کە بەشێکیان با بڵێن جێگەی سەرنج و جێگەی بایەخ پێدان و گرنگی پێدانین. لەم ڕۆژانەیە گەر ئێستا هەرچی ڕوو بدا دەبێت بۆ ساڵانی داهاتوو بڵێن ساڵی کۆرۆناکە یەکمان هەر حاڵەتێکی سروشتی لە مێژووشە ئەوە هەیە ساڵی تاعونەکە و ساڵی لافاوەکە و هەر هەدیادەیەکی سروشتی و هەر حاڵەتێک کە لە دەرەوەی دەسەڵاتی مرۆڤ کە بڵاوە بێتەوە بێتە ساڵێک بۆ ناونیشانێک بۆ ئەو ساڵ و ڕۆژ و مانگانە. دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین لە 29 ساڵانی ڕابردوو یان با بڵێن ئەو ماوە پێشوانەی عمری گوزەشتە چی ڕوویداوە. بیستنۆی دوو زۆر بە کەمی ڕوو دەدات کە مانگی دوو ڕۆژی 29 تێدا بێت و زۆرجار 10 ساڵ جارێک ڕێک دەکەوێت کە ڕۆژی 29 بوونی هەبێت. بۆیە ڕوودا و پێشاتەکان زۆر بە کەمی تۆمار کراون لەم ڕۆژەدا. بە زۆری ئەم دیاردەیە لەو ساڵانەدا ڕوودەدات کە کۆتاییەکەیان بە 0 هاتبێت وەک 1800 یاخود 2000 و ئەو ساڵانەشی کە کۆتاییان بە 0 هاتبێت و توانای دابەشبوونیان بە سەر 400 دا هەبێت ئەوە ڕۆژی 29یان تێدا دەردەکەوێت
وەک ساڵەکانی 2000 و 2400. بۆیە ئەوانەی کە لە 29 دوودا لەدایک دەبن کەم جار ڕێک دەکەوێت دەرفەتی یادکردنەوەی لەدایکبوونی خۆیان بگێڕن. خۆش بە حاڵی ئەوانەی لە 29 دوو لەدایکە من لەبەرەوەی کەمترین سەرێشەیان تووشە بێ لە پێش بەرنامەکە زۆر هەڵمدا لە شوانە دەری کەم زانم چەندی چەند لەدایک بۆ بەڵام تا ئێستا ئاشکرای نەکرد و دەڵێت لە ڕاستەخۆشە بۆ ئاشکرا ناکەم. هەر کەسێک لە 29 دوو لەدایک بوو بە هیوای تەمەند درێژی بازم 4 ساڵ جارێک ڕۆژی لەدایکبوونی ئاسەرشەی کەمترانە. جاوە بە هاوڕێیەکمانەیە تۆزێک سوعبەتیە ئێستا یادەکان زۆر بوون بە تایبەت بۆ نمونە یادی یەکتر ناسین و یادی هاوسەرگیری بە تایبەت لە نێوان باڵێن پرۆسەی زەواجە نووسی بوو ئەوانەی کە تااقەتی و سرێشانیە با لە 29 دوو ژن بێنن 4 ساڵ جارێک یادی زەواجەکان دەرەکە. زۆر باشە بینەرانی عزیز تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی کە پێویستە زیاتر کۆرۆنا بناسین. بە دڵنیاییەوە لە ئێستادا دوژمنێکە و هاتووە بەرۆکی گرتوین پێویستە زیاتر بیناسین بۆی کە باشتر ڕوبەڕووی ببینەوە. باشترین چەک بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ورەیەکی بەرز و دەروونێکی ئارامە بەڵام لە هەمان کاتا پێویستە باشتر بیناسین بۆی کە بزانین ڕێکارەکان و ڕێنماییەکانی تەندروستی چین کە بتوانین ڕوبەڕووی بینەوە. بۆ قسەکردن لەسەرم چەوەرە لە هەولێرەوە بەڕێز دکتۆر محەممەد ساڵح فەقی ڕەسوول هەمزانای ئاینی و هەم پزیشکی پسپۆڕی خورگ و گوێوروتمان لەگەڵایە. دکتۆرگیان زۆر سپاس بەوە دەرفەتە. ئەگەر ناونیشانی بابەتەکە بڵین پێویستە زیاتر کۆرۆنا بناسین ئایا تا ئێستا ئەو زانیاریانەی کە هەن گرنگترینیان بۆی کە ئێمە بیناسین چین و ئایا ناسینی زیاتری کۆرۆنا هاوکار دەبێت کە ئێمە باشتر ڕوبەڕووی ببینەوە؟ بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. زۆر سپاسی ئێوەی ئاز و خۆشەویست دەکەم بۆ دەرفەتدانم کەمێک باسی ئەم دوژمنە بکەین. بەڵام پێشەچی ناوم دکتۆر محەممەد عەبدوڵڵا فەقی مراد. داوای لێبوردنەکەم. طبعا زۆر خۆشە ئاعتیادیە زۆر خۆشە ئەگەر دوژمنەکەت ببینی بەڵام کاتێک کە دوژمنەکەت نەبینی ئەوە زیاتر ماندوو دەبی چونکە دەبی بە چاچی شارەزای دوژمنەکەت بی. دوژمنەکەمان ئەم جارە زۆر وردە بەڵام هەندێ جار کوشندەیە بەڵام زۆر نا زۆر کوشندە نییە. دوژمنێکمان هەیە زۆر وردە کوشندە نیە بەڵام ئەوەی کە دەبینێت لە ئیعلام زۆر گەورە کرایە. ئەبە شێوە نییە. ئەگەر تەمەشا بکەین دەبینین هەتا ئێستا کەمتر لە هەموو عالم کەمتر لە 3000 کەس مردوون بەڵام بە ئەنفلۆنزەی عادی بەو ئەنفلۆنزەی کە هەیە و کە باوە ساڵێ زیاتر لە 6-7 کەس دەمری. یاخود ئەگەر بە شتەکانی کە تەمەشاکەی بە تەنها بە جگەرە تەمەشاکەی ساڵێ زیاتر لە 1 ملیۆن کەس دەمری. بەو دوژمنە بچووکە هەتا ئێستا خۆشبەختانە ئینشاءڵڵا مانگەچت کە هەر نامێنێ تەنها کەمتر لە 3000 کەس مردوون و ئینشاءڵڵا ئەویش کەم دەبێتەوە ئینشاءڵڵا. دوژمنەکە کۆڤید-19 جۆرێکە لە کۆرۆنا ڤایرەس پێشی لەوانەیە پارەکە ڤایرۆسەکەمان توش بوو بێ بە ناوی سارس یان H1N1 H5N1 کە ئەنفلۆنزەی بەراز ئەنفلۆنزەی باڵندە ڕێژەی مردن بەوان زۆر زیاتر بوو یعنی ئەوان زیاتر کوشندە بوون. بەڵام نقطەکەیە لەو دوژمنەی ئێستەمان نقطەکە چییە؟ ڕێژەی بڵاوبوونەوەی زۆر سەریعە. لەبەرچی ڕێژەی بڵاوبوونەوەی سەریعە پێش ئەوەی ساینی سیمتۆم یاخود نیشانەکانی نەخۆشیەکە بە دەرکەون بە 14 ڕۆژی کابرایەکە هەڵگری ڤایرۆسەکە دەتوانانی ڤایرۆسەکە بدات هەموو کەسێک. یعنی 14 ڕۆژ مایە بۆ ئەوەی کۆخەکە دروستبی بۆ ئەوەی تایەکە دروستبی بۆ ئەوەی ژانەسەرەکە دروستبی بۆ ئەوەی گەرو هێشان دروستبی
ئەوە ڤایرۆسەکە تەوزیع دەکات سەر هەموو دەوروبەریکەی. ڤایرۆسەکەش خۆشبەختانە لەناو هەوا ناژی. کاتێک کە لە دەمی نەخۆشەکە دێتە دەرەوە مەترێک یان زیاتر هەندێک زیاتر لە مەترێک دەڕوا بە دڕۆپلێت بەو سائلەی ناودەوی کە دێتە دەرەوە لە سەروی دەژی بە تەنێ لەناو هەوا ناتوانانی بفڕی و دەکەوێتە ئەگەر یەکێک هەڵی نەمژی دەکەوێتە سەر شتێک، سەر مێزێک، سەر دەستکی شتێک، سەر بەرداغێک، سەر هەر شتێک چەند سەعاتێک لە سەروی دەژی ئەگەر نەچێتە ناو لاشەی نەخۆشیێکتر ئەوە لە جێ خۆی دەمری و لە ناو دەچی. لێ خۆ پاراستن لەم نەخۆشیە گرنگترین نقطە لە خۆپاراستن لەم نەخۆشیە پاک و خاوێنیە. کاتێک کە دەستت بە شتێک دەکەوی یەکسەر دەست لۆ دەموچاوت نەبێ، دەست لۆ دەوت نەبێ، دەست لۆ کەپوت نەبێ، کەەوە شتێکە زۆر جار ئێمە دەست لەوەی دەن یەکسەر دەست لۆ کەپوت، دەست لۆ چاومان، دەست لۆ دەومان، دەست لۆ چاومان دەبین، دەست لۆ ڕوومەتمان دەبین، کەەوە نەخۆشەکە ڤایرۆسەکە یەکسەر هەڵدەگرین لەسەر دەموچاوماندا دەنین، دوائیدی دیسان لەسەر ڕوومەتمان داوینە سەر دەومان لێومان یەکسەر تووشی نەخۆشیەکە دەبین. ئەوە نقطەیەکی زۆر مهمە کە دەبێ ئاگادار بین و دەبینین لە دینی ئیسلام لە دینە خۆشەویستەکەمان دەبین زۆر ئێحتیمام بەو نقاتە درایە. وەچی چی؟ ڕۆژێ زیاتر ئێمە لە 5,000 6,000 7,000 دەست نوێژ دەشوین. هەروەک پێغەمبەری صلی الله علیه وسلم لە حەدیثێک دەفەرمێ ولا يحافظ على الوضوء إلا مؤمن، يعني ئەگەرێک مسلمان بی دائما دەستنوێژیە، کاتێک کە دەستنوێژ دەشتێ یەکسەر دەستی دەستنوێژ دەشوە. لێ پاک و خاوێنی دەست شۆردن بە بەردەوامی پێش ئەوەی دەستت لۆ دەموچاوت ببێ ئەوە نقطەیەشی زۆر مهمە و هەروەها شوشتنی ئەو خواردنانەیە کە لە بەردەستماندایە و هەروەها بە تایبەتی گۆشت و ئەو شتانە کە زۆر بکوڵێ ئەوەش دەبینین نقطەیەکی زۆر گرنگە لە ئەوەی خۆمان لە نەخۆشیەکەی دوورکەوینەوە. کاتێک کە ئەو نەخۆشیانەش لە ناو ملەتێک لە ناو شارێک دەبی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەویش لەبیر نەچووە، چونکە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەویش فەرموویتی إذا سمعتم بالطاعون، طاعون يعني شەرنیە بذاتی طاعون بگریتەوە، بەڵکو هەموو نەخۆشیێکی کە دەگوازرێتەوە، هەموو نەخۆشیێکی کوشندە لە ناو ملەتێک هەیە کە دەگوازرێتەوە ئەوە دەتوانین طاعون. لێرە کەلیمە طاعون لە هەموو ئەو نەخۆشانە بەکاردێ. إذا سمعتم بالطاعون بأرض فلا تدخلوها وإذا وقع بأرض وأنتم بها فلا تخرجوا منها. ئەگەر لە ناو شارێک لە ناو گوندێک هەبوو لە ناو قەزا و ناحیەیەک هەبوو نەچنە ناو ئەو شارە و ئەگەر ئێوەش لێ بوون نێنە دەرەوە هەتاوەکو لە شارێک لۆ شارێک یەکسەر لەوێن دەرێ کۆتایی پێبێ و تەواو نەوەکو بینی شارەکان. بەڵێ گیانەکە تا چەندە باست لەوە کرد لە هەوایە زۆر نافڕێت ناڕوات بەڵکو دەمێنێتەوە لەسەر مێز یاخود لەسەر دەستکی دەرگا، تا چەندە ئەم ڤایرۆسە بە زیندوی دەمێنێتەوە؟ ئایا پەیوەستە بە پلەی گەرمیە و شوێنەی کە تێیدایە؟ بۆی زافەتەکانی وەڵامەکەی کاک دکتۆر ئێمە من ئەمڕۆ مەقالەیەک کاک دکتۆر عەفەن لە میدیاکانی ئەوروپا و بە تایبەتیش وڵاتی نەمسا مەقالەیەکیان نووسیوە نیو کاتژمێر زیاتر ناتوانێت بمێنێتەوە. ئایا ئەو زانیاریانە بۆ دڵخۆشکردنە یا خۆت با بڵێن لێکۆڵینەوەی زانستیان لە پشتۆیان ئەوەی لا ئێوە هەیە لە کوردستان هیچ ئامارێکی دیاریکراوەیە نیو کاتژمێر 45 خولەک سەریان زیاتر بمێنێت؟ هەتی ئێستا دیراسی لەسەر دەکرێت، هەتی ئێستا بحوثاتی لەسەر دەکرێت، هەتی ئێستا نەگەیشتینە شتێکی تەواو بزەبت تەواو هەتا وەکو قانونێک یان لە تێکسبوکەکان بنووسێ. هەموو بحوثاتی لەسەر دەکرێت. ئەمن جێم لێ بووە چەند سعاتێک دەمێنێتەوە، لەوانەیە 2 ساعت 3 ساعت 4 ساعت لە بحوثێک چیتکە خوێندیتمەوە دەڵێ لەوانەیە ڕۆژێک بمێنێتەوە، لەوانەیە 6 ساعت بمێنێتەوە. هەموو ئەوە جارێ بحوثاتی لەسەر دەکرێت ئینشاءالله. بەڵام هەروەکو وابێ ئەتوو لە پاک و خاوێنەکەی بەردەوام بە هەتاوەکو یەکسەر لۆمانەیە دەنگەکەت بڕا لەوانێت دەنگەکە نەیە. من لە دکتۆرێکی ئێرانی کە پێرە متابعی هەندێک لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانی ئێرانم دەکرد باسی لەوە دەکرد خواردنە گرنگەکان چین کە مرۆڤ پابەند بێ پێوەی. ئایا
لەگەڵ چیان ناسازە ئەم ڤایرۆسە ئەگەر چه جۆرە خواردنێ گرنگە کە ئێمە زیاتر بەکاری بێنین و بیخۆین. طبعا نقطێکی زۆر زۆر گرنگکەیە کە دەمویست لە ئەمڕۆکە زیاتر تەرکیزی لەسەر بکەم. ئەم دڵە ڕاوچەیە کە ئێستا لەناو کۆمەڵگەکەمان لەناو دنیا دروست بووە، ئەم دڵە ڕاوچەیە مەناعی کەم دەکاتەوە، بەرگری لەش کەم دەکاتەوە کەەوە وا دەکات ئەگەر ڤایرۆسەکە خوا نەخواستە تووشی یەکێک بێت یەکسەر بتوانێت بەسەری زاڵ بێ. گرنگترین نقطە لۆ ئەوەی بتوانین بەرەنگاری ئەو ڤایرۆسە بینەوە مەناعی جسممان بەرز بکەینەوە. بەچی مەناعی بەرزمان جسم دەکەین؟ یەکەم جار ورەمان بەرز بێتەوە کە ئەگەر شتێک لەلای خوای گەورە هاتبێ ئەوە تەواو دەبێتن. نقطەی دووەم دەربارەی خواردنەکان، گۆشت، هێلکە، شیر، مێوەجاتی نوێ، خۆمان لە شتی قودوو ناو قودوو ئەو شتانە بپارێزین، خۆمان لە خواردنی سەرجادەکان بپارێزین، زیاتر دوور دەکەوینەوە. هەنجوین یەکێکە لەو خواردنانەی زۆر چاکە کە مەناعی بەرز دەبێتەوە. خواردنێکی تر کە مەناعی زۆر بەرز دەکاتەوە، بەخۆم دیڕاسەم لەسەر ئەو شتەی کردیە ڕەشکەیە. ڕەشکە حەدیسی پێغەمبەری لەسەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ڕەشکە دەرمانی هەموو دەردێکە تەنها مردن نەبێ. دیڕاسێ لەسەرەوەی کرایە بەخۆم زۆر ئیطلاعم لەسەری کردیە بە چ ڕێژەیەک، یعنی باشە سەرەتان و هەموو جۆرەکانی شێرپەنجە و هەموو جۆرەکانی ئیلتیهابات چۆن دەتوانێت ڕەشکە بە سەرێن زاڵبی ئەوەیە کە مەناعی جسم زۆر بەرز دەکاتەوە، هاتەوەکو دەکاتەوەی 7 ڕادە مەناعی جسم بەرز دەکاتەوە. ئیدی ڕەشکە خواردنێکی زۆر زۆر چاکە مەناعی جسم بەرز دەکاتەوە لەگەڵ هەنجوین، لەگەڵ هێلکە و لەگەڵ گۆشت و لەگەڵ مێوەجاتی پاک و خاوێن و مێوەجاتی تازە هەموو ئەوانە مەناعی بەرز دەکەنەوە، دەتوانین ئەوانە بەکاری بێنین بە زۆری. زۆر باشە کاک دکتۆر، زۆر جارە بینین ئەو زۆربەی نەخۆشیەکان جۆرێک لە جۆرەکان وەرزشکردن یارمەتی دەرە، بەڵام ویستمان بپرسین وەرزشکردن نابێتەوە هۆکارێک بۆی مەناعەت دابەزێ و لە ئەگەری توش بوون بۆ ڤایرۆسە با بڵین زووتر توش بیا بە پێچوانەوە وەرزشکردن یان چ جۆرە وەرزشێک باشە یان چی خراپە نەیکەین بۆ لە وەکو ئامۆژگاری بەڕێستان لە مەسالی وەرزشا بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ هەموو وەرزشێک بەڵێ هەموو وەرزشێک سوود و تایبەتی خۆی هەیە. هەموو وەرزشێک هەرچ وەرزشێک دەیکەی خوێن زیاتر دەزولێنەوە مەناعی زیاتر بەرز دەکات. بە وەرزش مەناع نایەتە خوارەوە، بە وەرزش مەناع زیاتر بەرز دەبێتەوە. عەزەڵاتەکان و خوێن و هەموو ئەنە ئیش دەکەن، مەناعمان پێ بەرز دەبێتەوە. باشترین وەرزشیش ڕۆیشتنە، بە پێیان ڕۆیشتنە. لەبەرچی ئێستەمە زۆر تووشی نەخۆشی بین چونکە هەموو سیارەیە بە پێیان پیادەمان بەجێ هێشتووە لەبەروەی باشترین وەرزش ڕاضەیە لەگەڵ ئەلعاب سویدیەکانی بەیانیان لەگەڵ هەموو ئەو وەرزشانەی کە دەکرێت. تەنها هەندێک وەرزش هەیە کە لەوانەیە زۆر زۆر ئەزیەتت بدا، واز لەوانە بێنە ئەگەر ناو وەرزشەکانی تکە باشترین شتن لە ئەوەی مەناعەمان بەرز بێتەوە، لە ئەوەی زیاتر هەوایەکی تەڵق، هەوایەکی خۆش هەڵمژین، زیاتر لە ژوورەوە نەبین، بتوانین لە دەرەوە وەرزش بکەین، بتوانین لە ناو حەدیقەکان وەرزش بکەین. باشترین شتە لەوەی مەناعەمان بەرز بیتەوە لە ئەوەی بتوانین بەرەنگاری هەموو نەخۆشیێک نەوەکو تەنها ئەو دوژمن. زۆر باشە کاک دکتۆر، کاتێک کە کەسێک تووشی پەتایەکی وەرزی دەبێت، دیارە هێشتا سەرمەسۆڵە لە ئارادا هەیە، دوو هەوایی لە ئارادا هەیە، کەسێک تووشی پەتایەکی ئاسایی دەبێتەوە ئیدی ڕەنگە دەوروبەرەکەی لێ بسڵمێنەوە، لێ بترسن، لێ ڕابکەن، خۆشی تووشی داڕمانی دەرونی ببێ. ئایا مەرجە هەرکەس لەم وەرزەیە و لە ئێستاە کە هەم پەتاوەرزیەکان لە ئارادا هەن و هەم ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر هاتوو ئاوی لوتی هەبوو یاخۆت بە جۆرە لە جۆرەکان تای هەبوو ئیتر بڵێ ئەمە کۆرۆنایەتی؟ نەنە نەخێر، کۆرۆنای چی؟ کۆرۆنا ڕێژێکی زۆر زۆر کەمە. هەرجارە لە کوردستانی خۆمان هەر نییە پێویستی بە دڵە ڕاوچێ ناکە بە هیچ شێوەیەک. لەو وەرزگۆڕینەش ئەو پەتایە ئەنفلەوەنزا زۆر زۆرە. من لە بدایەت باسم کرد گوتم ئەو خەڵک زیاتر بەو ئەنفلەوەنزەیە لەوانەیە ڕێژەی مردن لەوانەیە لە دنیا زیاتر لە 6,000 کەس مردیە، هەتا ئێستا بە کۆرۆنای 3,000 کەس مردیە، کەمتر لە 3,000یش. بەڵام ئێستا باوبی بەڵام ئەگەریەکێک تووشی ئەو پەتایە بوو باشترین شت کۆمپلیت ڕێست.
ڕێستە چی تاوا وەرگری من زۆر جار داوام لە مامۆستایان کردووە داوام لە ئیدارەی مەکتەبەکانیش کردووە پێشەوەی کە ئێستش ببتاوتڵە ئەگەر یەکێک ئەو پەتایی گرت ئەگەر یەکێک هەڵامەتی گرت ئیجازەی بدرێتێ بە زۆری ئەگەر کابرااشی ئیجازە وەرنەگری ئەگەر مۆزەفێک گرتی ئەگەر بەخۆشی ئیجازە وەرنەگری بە زۆری ئیجازەی بدرێتێ لە ماڵەوە کۆمپلیت ڕێستە چی تەواو وەرگری ئیستراحەتی بکات چەند ڕۆژێک کە تەوەکو لە ناو بچی نەوەکو بێتە ناو کۆمەلگا یەکسەر هەمووی بڵاو بکاتەوە بەخۆشی نەترسێ ترسی ناوێ ڤایرۆسێکە و لەوانەیە خەڵکانێکی زۆر هەروەکو لە ئامارەکانی جێمە لێ دەبین سەتانۆهەتی زیاتر ئەوەی کە تووشی کۆرۆنا ڤایرەسیش دەبن چا دەبنەوە لەوانەیە خەڵکانیش زۆر توش بووە و چا بووی تۆ نەشی زانێ ئەو کۆرۆنا ڤایرەسە نیشانەکانی هەروەکو نیشانەکانی ترە بەڵام دوایە لەزەرم قسەی جەنابەت شەوی ڕابردوو پسپۆڕێکی ئێرانی باسی لەوە دەکرد 170 ئەوانەی کە تووشی کۆرۆنا دەبن ئەسڵەن بەخۆیان نازان و چاکیش دەبنەوە 180 ئەوانەی کە کۆرۆنا دەگرن بەپێی تەمەن و بەوەی کە بەرگری لەشی کەمترە هەستی پێ دەکرێت نیشانەکانی تیا دەردەکەوێت لەو 180 دوانیان ئەگەری مردنیان هەیە بەڵێ بزە بدوایە زۆر کەس لەوانەیە توش بێ لە سین دەڵێن ئەوەندە کەسە توش بووە لەوانەیە بە ملیۆنەها توش بوو بن بەڵام کەسیش هەستی پێ ناکات چکە هەڵامەتێکی کەمە لەوانەیە ئاو لە لوتی بێ لەوانەیە ژانەسەرێکی کەمە چکە نیشانەکانی کۆرۆنا ڤایرەس هەروەکو نیشانەکانی ڤایرەسەکانی ترە هەروەکو نیشانەکانی ئەنفلۆنزانەکانی ترە ئەوەش زۆرێکە لە ئەنفلۆنزە یعنی لەوەی ئەنفلۆنزای خۆی دەرناچی بەڵام هەندێک ماچی دروست دەکە ماکەکان دەبێتە هۆی مردن ئیلتیابێکی سینگ دروست دەکە لە ناو ڕێئەکانمە لە ناو سینگمان ئیلتیابێک دروست دەکەن ئەوە دەبێتە هۆی مردن نەوەکو تەنها ئەوەکان ڤایرۆسەکان بەخۆی شتێکی بەسیتە هیچ نییە پێویستە بە هیچ دڵە ڕاوچێ ناکە بەڵێ بورە ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت مەناعەشی بەهێز بێت و بۆ نمونە یەکێک تووشە بێت بەخۆی نازانێت بەڵام ئەو کەسی توش بووە کەسێکی تر توش بکە ئەو کاتەوە ڤایرۆسە بڵین لە کەسێکی توشبووی مەناعە بەرزەوە دەگوازرێتەوە بۆ کەسێکی تری ئاسایی هەمان ئەو کاریگەری ڤایرۆسەی هەیە یان گۆڕانکاری لەسەر بڵین فۆرمی ڤایرۆسەکەیت ڕەنگە بۆ کەسی بەرامبەر جیاوازتر بێت نانە جارێ ئەوها بە سەریعی فۆرمەکەی ناگۆڕێ ئەمە لەوەی دەترسین چونکە دوو نوقتە هەیە لەو ڤایرۆسەی کە ئەمە پێمان ناخۆشە ئەو نوقتانەی تێدابی یەکەم ئەوەیە هەروەکو باسم کرد 14 ڕۆژ پێش ئەوەی نیشانەکان لەسەر نەخۆشەکە دەرکەوێ ئەو ڤایرۆسەی دەداتە خەڵکی تر 14 ڕۆژ دەداتە خەڵکی تر ئەمە ئەو نوقتەمان پێ ناخۆشە کە زۆر زوو بڵاو دەبێتەوە لێ ئەگەر ئەو کۆرۆنا ڤایرۆسە لە ناو کۆمەلگایەک بە دیار کەت دەبێ ئەمە خۆمان بپارێزین باشترین خۆپاراستن ئەوەشە پاک و خاوێنیە نوقتەیەک حەزم لێ بوو باس کەم چکە زۆرمان دەچینە مارکێتەکان زۆرمان دەچینە هاتوچوومان هەیە لە ناو دائیرەکان و لە ناوانە ئاگا لێبی دەستت بە شتێک نەکەوێ دەرچووە وەکو بحوثات دەرچووە پیسترین شت کە ڤایرۆس یاخود بەکتریای لەسەر دەنیشێ چییە؟ پارە ئەو پارەیە لێ کە پارەی دەژمێری دەزمەدە دەوت هەتاوەکو جوان بیژمێری وەچی پارەکەش ژمارد لە پاشەنجین دەزمەتە هیچ شتێک بڕۆ دەستت بشۆ دەستچی عارەبانی سوپەرمارکێتی چکە کابرا کە دەکۆخی نزیکە لێی دەکەوتە سەر ئەو دەستکێ دەکەوتە سەر ئەو عارەبانی سوپەرمارکێتی چەند سەعاتێک کەرەوەکو گوتمان دەمینێت لە پاشوی نەفەرێکی تر دێ ساغە دەست دەکاتەوی کە دەچیە ناو مەسعەدەکان دەست دەکەیە پل بە ڕەقەمەکان وەدەنەی ئەوە شتێکی زۆر مهمە کە کابرا دەچێتە ناو تەیارەی پیسترین شت لە ناو تەیارەی چێندەری تەیارەیە ئەو بەشەیە ئەو سنیەیە کە دێنێ خوارە نان لەسەر بخۆی یاخود لە مەتعامەکان دەچی نانێک بخۆی ئەو مینیوەی کە لۆت دێ مینیوەکەی خواردنی چ خواردنیان هەیە لۆت دێ چونکە کابرا نزیکە لە دەمی ئەو کابرایە دەچێتە سەر مینیوەکە هەڵە گیرێ دیسانوەیەکی شکە دێتەوە ئەویت کە دەست دەکاتێ حتا وەکو سواری پاسی دەبین ئەو عەمودەی کە لە ناو پاسی هەیە یاخود تەکسی دەست دەکەینە دەشبولی تەکسیەکەی دەشبولی سیارەکان دەستچی سیارەکەی دەستچی تەکسیەکەی ئەو شتانەی کە زۆر ئیستعمالی دەکەین دەبی لەوانە زۆر ئاگادار بین جارێک کە دەستمان بەوانە دەکەوێت دەست لۆ دەومان نەبین
دەستمان بشوین مستەمر دەستمان تعقیم بکەین ئەگەر وا بکەین ئەو هات ئێتێمان بە خاوێنی خۆمان و خاوێنی دەوروبەرمان بدەین ئەوە باوەڕت هەبێ توشبوونمان بەو ڤایرۆسە تا ڕادەچی زۆر دەتوانین سایتەڕێکی تەواوی لەسەر بکەین بەبێ بەکارهێنانی هیچ دەرمانێک. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا فەقیە مورات پسپۆڕی پزیشکی پسپۆڕی قورگ و گێولوت کە لە ئەولێرەوە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاری و ڕێنماییەکانت. بینەرانی عەزیز پاشنەوە بڕێکی کورت درێژە بە بەرنامەی پەیامی ڕۆژ دەدەین. بەڵایزان ڕێکخراوی قوتابیان هەستاون بە دابەشکردنی کۆمەڵێک کۆمەک و هاوکاری بۆ خوێندکارانی بەشە ناخۆیی لە شاری سەید سادق بۆ خوێندکارانێکەوە لە بەشە ناخۆیەکان ماونەتەوە. ڤیدیۆک لەو بارەوە هەیە دەچین بزانین ڕێکخراوی قوتابیان لە بەشە ناخۆیەکان ئەو هاوکاریانی دابەشان کردووە دەیبینین و دێنەوەلاتە. ناوەندی شارەزووری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە درێژەی کار و خزمەتەکانیدا پێداویستیەکانی خواردنی ڕۆژانەی پێشکەش بە زیاتر لە ئاسا خوێندکاری کچ و کوڕی بەشە ناخۆیی کۆلێژی سەید سادق کرد. زیاتر شتەکان پێکاتون لە نیسک و فاسۆلیا و برنج و ڕۆن و دۆشا و خواردنەکانی ڕۆژانە کە هاوڵاتیان و خوێندکاران پێویستیانە ئەوە ئێمە توانیمان وەکو ناوەندی شارەزووی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوکاری زیاتر لە 100 خوێندکاری کۆلێژی سەید سادقین بە دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەن کە بەشی زیاتر لە هەفتەیەکانەکان و ئەم هاوکاریانەی ئێمەش ئینشاءالله لە داهاتوودا بە پێی توانای خۆمان و هاوکاری خێرخوازان بەردەوام بێت. خوێندکارانی بەشە ناخۆیی کۆلێژی سەید سادقی سوپاس و پێزانینیان خستە ڕوو بۆ ناوەندی شارەزووری ڕێکخراوی قوتابیان و دەستخۆشی خزمەتە هەمیشەیەکانیان کرد. سەرەتا بە خێراتتانەکەم بەناو هەموو هاوڕەکانمەوە دەستخۆشیتان لێ ئەەکەم بۆ بەسەرکردنەوەمان بۆ دابینکردنی ئەم خۆراکانەوە هیوادارم نمونەتان زۆر بێ و هیوای بەردەوامیتان بۆ خوازم و هیوادارم نمونەیان زۆر بێت و بەردەوام بن. بەڕاستی زۆر پێویستە چونکە خوێندکارانی ئێرە پێویستیان پێیەتی دەستیان خۆش بێ. سەرەتا زۆر بەخێر بن سوپاسی ئەو ڕێکخراوەشەکەین کە ئەو کۆمەڵە خواردن و پێداویستانەی بۆ داخلی شەهید بڕیار دابین کردو زۆر سوپاسیانەکەین ئینشاڵڵا خوای گەورە خێر و چاکان بۆ نووسێتەوە و بەناوی قوتابیانی داخلی شەهید بڕیاریشەوە وەکو بەناوی نوێنەرەکان زۆر سوپاسانەکەم بەخێر سەر و سەرچاوم. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەرچۆن لە ڕابردوودا خزمەتێکی باشی چینی خوێندکاران بووە لە ئێستاشدا بەردەوامە لە خزمەتە خێرخوازەکانیان بێ جیاوازی. سوی محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سەید سادق. بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە میوانداری هەریەکە لە بەڕێزان دکتۆر ناوەکانی ئەمڕۆ دکتۆرەکانمان زۆر بوون تەوەری یەکەمیشمان کاکجلال لە ناوی دکتۆرەکە هەڵی کرد با من هەڵە نەکەم خێنا دکتۆر هیوا عومەر بابا بەرپرسی چالاکیەکانی ڕێکخراوی کەیساین کە ڕێکخراوێکی سەربەخۆیە بۆ توێژینەوەی زانستی ئیش دەکا و هەروە لەگەڵ توێژەرێکی زۆر گەنج خات و ڤانیا ئیبراهیم کە یەکێک بۆ لەو بەشداربوانەی سێهەمین سیمپۆزیەمی پەیپەرە نایابەکان پێمان بێ لە شاری هەولێر بڵێ گەنجترین توێژەر هەر گەنجترین توێژەر بۆ باشە گەنجترین توێژەر کەوا لەو با بڵێن چالاکی ڕێکخراوی کەیساین بۆ توێژینەوەی زانستی بەشدار بوون کاکتۆر زۆر بەخێر بێن خاتمانیان زۆر بەخێر بێن. کاکتۆرگە لێوە دەست پێ بکەین پێناسەیەکی کەیساین و ئەو سۆم پێزۆمەی کە لە هەولێر ئەنجامتان داوە. کەیساین ڕێکخراوێکی زانستی سربەخۆیە کە لە پێناوی کۆمەڵێک ئامانج دروست بووە کە یەک لەوانە بە کللتورکردنی توێژینەوەی زانستیە و هەروەها ناساندنی سوچ و کەلەبەرەکانی توێژینەوەی زانستیە بە توێژەرانی هەرێمی کوردستان و پاڵپشتیکردنی توێژەران.
زۆر باشە چۆنەکە گەنجترین دیاری دەکەن یاخود باشترین دیاری دەکەن ئەم بنەمایانە لەسەر چی دیاریان دەکەن بەڵێ سەرەتا ئەمە ئەو سیمپۆزیەمەی کە هەمانە ماوەی سێهەمین ساڵە لەسەر یەک ڕێکەخرێ 2 ساڵی ڕابردوو لە شاری سلێمانی بوون ئەم ساڵ بردمانە شاری هەولێر لێرۆجێگی خۆیەتی کە سوپاسی سەرۆکی پەرلەمانی کوردستان بکەین کە سپۆنسەری ئەو چالاکیی کرد ئەو پێوەرانەی کە ئێمە لەم سیمپۆزیەمەیە بەکاری هێنین پێوەرێکن کە ڕێکخراوی کەیساین بۆ خۆی لە ڕێگەی کۆمەڵێک توێژەرەوە ئەم پێوەرەوە ئەم ئیندیکیتەریان داهێناوە و دواتر ئەم پێوەرەش لە یەکێک لە گۆڤاریان بڵێن جۆرناڵە گەورەکانی دنیا بڵاو کراوەتەوە و توێژەرانی تری دنیا قسەیان لەسەر هەبووە و خەڵکانی کە لە وڵاتانی تر قسەیان لەسەری هەبووە و پێیان باش بووە تەنانەت لە وڵاتێکی وەکو مالیزیا گروپێک لە توێژەران پێشنیاری ئەویان کردووە کە ئەم ئیندیکیتەری کە ڕێکخراوی کەیساین بەکاری هێنێ لە وڵاتی خۆیان بەکاری بێنن بۆ هەڵسەنگاندنی توێژینەوەکانیان بە جۆرێک کە مەجێگەی خۆشحاڵیە کە ئەم جۆرە لە ئیندیکیتەریان هەڵسەنگێنەر بۆ توێژینەوەکان ئەتوانین بڵێن خۆشبەختانە سنووری هەرێمی کوردستانی تێپەڕاندووە ئێمە لێژنێکی نێودەوڵەتی هەیە لە ئێستادا ڕێکخراوی کەیساین یعنی ئەوەی کە وەکو باسم کرد خەڵکێک لە دەرەوە پێیان باشە کە تەنانەت وەکو گروپێک توێژەر لە وڵاتێک داوای ئەواکەن کە ئەم جۆرە لە ئیندیکیتەر ئەم جۆرە لە پێوەەر بەکاربێنرێ لەبەرەوە پێوەرەکە پێوەرێکی دروستە و زۆر شەفافە بە شێوەی ئەپلیکیشن هەیە هەموو توێژەرێک لە ماڵی خۆیەوە ئەتوانێت داتەکانی خۆی داخڵکە و بزانێ توێژینەوەکەی پلەی چەنەم وەرئەگرێ یان چەند لەو پێوەرە وەرئەگرێ کە پێوترێ سناپر دکتۆر توێژینەوەکانتان زانستین یاخۆت بەهێن تەنها نەزەرین یاخود ئەم کرداریەکانیشیان لەگەڵایە ئێمە لە مەرحەلەی یەکەمە ئێستا ڕێکخراوی کەیساین زیاتر کار لەسەر ئەو توێژینەوانەکە کە لەباری تەجریبیە هەیە باری ئەکسپەریمەنتاڵی پێوترێ کە توێژینەوە لە باری پزیشکی و ئەندازیاری و کۆمپیوتەر و کشت و کاڵ و بایۆلۆجی و کیمیا و ئەمانە تموحمان هەیە لە ئایندەیە کار لەسەر ئەو توێژینەوانش بکەین وەکو بواری زانستە مرۆڤایەتەکان لە ڕاگەیاندن و مێژوو و ئاینەوانە بۆ نمونە ئەم توێژینەوانە هەندێک توێژینەوە هەیە زانستیەوە بە دوواداچوونەوە کۆ دەکرێتەوە هەندێکیش نەخێر بۆ نمونە دکتۆر عەبدوڵواحید لەماوەی ساڵی ڕابردوودا 2 ساڵی ڕابردوودا توێژینەوەیکی ئەنجامدا لەسەر نەخۆشی نازۆر دوایی دوجار هات چارەسەرەکەشی دۆزیەوە بە کردار لە ناو توێژینەوەکەیا بوو ئێوە هەردوو بابەتەکە دەگرێتەوە ئەم توێژینەوانە بەڵێ بێگومان ئەمە توێژینەوەی زانستی بۆ خۆی چەند شێوەیەکی یەکو جەنابەت فەرمووت لە سەری سەرەوە هەر توێژینەوە زانستیەکان ئەوە جگەلەوەی توێژینەوەی بە چەند جۆرێک کیتر هەمانە کە توێژینەوە لە بواری زانستە مرۆڤایەتەکان و توێژینەوە لە بوارە زانستیەکانە دواتر دوو جۆری کەشمان هەیە هەندێکیان هەیە کە چۆنەڵی بەس کۆکردنەوەی داتایە یان کۆمەڵێک توێژینەوەی تر پێشتر کراوە تۆ دێ ئەو توێژینەوانە سوودیان لێوەرەگری توێژینەوەیەک لەسەر ئەو توێژینەوانەکەی کە پێی ناوترێ ینی ئەوە پێی ناوترێ ئینتەرڤێنشناڵ ینی توێژەر ناچێتە ناو بابەتەکەەوە بەڵام ئەوەی کە جەنابەت باست کرد ئینتەرڤێنشناڵی پێوترێواتە توێژەر بەرکەوتنی هەیە لەگەڵ داتاکانە بۆ نمونە دۆزینەوەی نەخۆشیەکە واتە توێژەرەکە دێ ئەم توێژین ئەم ئیشەی کە ئیکا لەبەر خاتری توێژینەوەکە ئیکا نەک ئەوەی کە توێژینەوەکە لەبەر خاتری ئیشەکە بکە کە ئەمە دووشتی زۆ جیاوازە و جیاوازی نێوان ئینتەرڤێنشنەڵ و نەن ئینتەرڤێنشنەڵەکان جیا ئەکاتەوە ئەو توێژینەوانی کە توێژەر داغڵی بابەتەکە ئەبێت و بە کرداری کاری زۆر باشە بە ئێمە پرسیار زۆر هەیە لەسەر باڵێن ئەو توێژینەوان و جۆری توێژنەکان من هەر قسەمان دەبێت بەس بە ڤانیاخانیش زۆر بە بێدەنگدا نەنیشێنین وەک بزانم کاک دکتۆر زۆربەی بەشداربووەکانتان با بڵین دکتۆری ئەوانەی کە بڵێن تەخەڕوجیان کردووە و لە خوێندکاری نەماون بەس ڤانیاخان وازانش تا خوێندکار و بەشدار بووە ئەوانەی کە بەشداریان کردو دیارەوەی کە دکتۆرایان هەبووە لە خۆشبەختانە ئەمساڵ لە بەشی فیزیا بیرکاری لە ئەندازیاری لە پزیشکی لە هەموو ئەمانەیە خەڵکی تیا بوو زۆرینەیان دیارە هەڵگری بڕوانامەی دکتۆران لە بەشەکانی خۆیانە
زۆر باشە بەڵام خاتوانیا با بڵین دکتۆرەوانیا خوێندکاری قۆناغی چواری کۆلێژی پزیشکی زۆر بەخێر بێ ئەگەر بۆمان باسکەیەوە زاریمان قۆناغی چواری مەسەلەن کێ پاڵپشتێ بوو چی هاندێک بوو چی وای لێ کردی مەسەلەن توێژینەوەکە چی بوو چۆن بەشداریت کرد چۆن لینکت لەگەڵ ڕێکخراوی کەیسایی چونکە زۆر جار ڕەنگە هەنێک کەس هێشتا ئەو ڕێکخراوە نەناسێت لە مەجای هینی شابێت ئەگەر لەسەر ئەوە قسەمان بۆ بکەیت کێ هاندرم بۆ بۆی کە بەگەشتنی توێژەری ساڵ سەرەتا خۆم ئامانجێکەوە بە ژیانەکە وەکو گەشتنی وەکو توێژەرێک لە ژیانمە بەڵام نەزانانی چۆن دەست پێ بکەم و هەنگاویەکەم چییە بەشداریم کرد لە پرۆژەی توێژەر لە ڕێکخراوی دیساین کە هەنگاوێکی باش و دەستپێکێکی باش بۆ من وەکو سەرەتای بۆ هەموو کارەکانم ئەمە سەرەتا وەکوتم ئامانجێکە بۆ لە ژیانمە کە وەکو توێژەرێک بووم لە داهاتووە بەڵام نەمزانی و چۆن دەست پێ بکەم یاخود هەنگاویەکەم چی بێ بەجاری پرۆژەی توێژەری ڕێکخراوی کەیسانم کرد کە هەنگاوێکی باش و بۆ من وەکو دەستپێکێک وەکو خوێندکارێکیش کە زانیاریی کوام نییە لەبارەی توێژینەوە خۆشبەختانە لەوێ سەرجەم هەنگاوەکان فێرکراین و سوودێکی زۆرم نەبینی توێژینەوەکەت لەسەر چی بوو؟ توێژینەوەکەی من لەسەر کایلۆتۆراکس بای بڵند چێسترۆمە کە بەهۆی کۆبوونەوەی شلەکانی لیمفە لەناو بۆشایەکانی لەشمان بۆ ناو ستیەکانە کاتێکە ئەم لیمفانە کۆبنەوە پێشتر نەزانراوە چۆن چارەسەر بکرێ یاخود مانەجمنتی کیسەکان بکرێ لەم بەحسەیە هەستاین بە کۆکردنەوەی سەرجەم توێژینەوەکانی پێشتر و ڕێگە چارەی دروست و مانەجمنتی پێویستیش خراوەتە ڕوو سەبارەت بۆ حاڵەتە چی دەستکەوت لەوەی کە بوویتە گەنجترین توێژەر؟ دەستکەوتەکان سەرەتا ئەوەکو بڵێ گەشتین توێژەر لەم تەمەنی منە دەستکەوتێکی زۆر باشە بووە کاردانەوەی چواردەوریشم بۆ من زۆر ئەرێنی بوو زۆر کەس پیرۆزباییان لێ کردم چ ئەوانەی ئایان ناسم یاخود نایانناسم لە ڕێگەی نردیندانمەوە بەیان هەشتێکی ترۆ ڕێگەخۆشیان بۆ ڕکابەر ئەویان ڕێکخراوی کەیسای نەزانێت پرسین بەڵام لە هەڵبژێرجاوم گەنجترین توێژەر با بڵێن لە هەمویان گەشتر بوو بۆیە دەرچووناوەکەی سەرکەوتوبی بگومان کاتێک کە تۆ شتێک بەدەزێنی چواردەوریشت کاردانەوەی دەبێ بەلایانی باش و لایانی خراپ هەیە ڕەنگە خراپەکەی ڕەنگە جۆرێک لە حەسادەت بێ نازانمەوانە هەیە لای چینی توێژەران وانە کە ڕەنگە هەش بێ بە نیەتی باشتر نەک بە ئانە دوایەوە ینی هەستە چۆن بوو کە تۆ ئەو وەکو گەنجترین توێژەر توێژینەوەکەشت با بڵێن پەسەند کراوە و وەرواجێکە دەستخۆشی بۆ لایەن هەمووانەوە ئەمە وات لێکا کە بۆ داهاتوو چی بکە ینی پلانت چییە بێت وەکوەوەی هەم خەڵکێکی تریش چاو لە تۆ بکە ینی بە ئەوە نەزانێت کە هێشتا لە قۆناغێکی خوێندنایە بۆی نیە توێژینەوە بکە یان ڕەنگە هێشتا زوو بێ چکە خۆمان نەزانینەوەی لە مەجای علمی شەکەنەڵێن تا کامڵتر بین و زیاتر بزانین باشتر بۆی توێژینەوەکانمان کچ و کاڵی پێوە دیار نەبێت بەڵام ئەمەش دیسانەوە با نەبێتە دەرفەهین گرفت لە بەردەم ئەو خوێندکارانەی کە وەکو تۆ توانایەکیان هەیە بتوانن توێژینەوەی زانستی بکەن بەتابەت لە بواری پزیشکی سەرەتام توێژینەم کە بڵاو کرا دەستکەوتێکی باش بوو بۆ من و پلانەکانیشم بۆ داهاتوو ئەگەر ئێستا توێژینەوەیەکم هەبێت لە داهاتوە ئینشاڵڵا زۆر زیاتر یەکەین و بۆ ناوەستین و چەندین پلانی تریشمان هەیە سەبارەت بۆ ژیانی خۆمان خۆم چەندین کاری خێرخوازیم ئەنجامیاوە ئینشاڵڵا لە داهاتوو ئەمانش زیاترەکەین و زیاتر ڕۆڵی خۆمانمانەبێت لەو شتانێک کە گرنگی بۆ گەنجان هەیەوە سوودێکی تایبەت بە کۆمەڵگە ئەگەێنێت ڕۆڵی خۆمانی تێ ئەبینین و هاوکاریانەبی وەرە داهاتوەکو دکتۆریەکیش ئینشاءالله خزمەتی خۆمانەکەین و هاوکارینە وەلات زیاتر قسەکەین لەسەر پلان و پرۆژەکان نەبێت چۆلای کاک دکتۆر ئەگەر بە دیاریکراوی پرسیارەکەم ڕەنگە کاک جەلالیش هەلەی کردی بەڵام بەمەوێ پرسیارەکە بە نوعکی تر کەم و پێوەرەکانی وەرگرتنی توێژینەوەکان لە سیمپۆزمێکی ڕێکخراوی کەیساین بۆ توێژینەوەی زانستی پێم وا بێ ئێوە هەموو کەسێک بۆی هەیە بەشدار بێ بەڵام هەموو توێژینەیەک وەرناگرن ئامارێکتان لایە بۆ نمونە ئێمە 100 توێژینەوە وەردەگرین یان 50 توێژینەوە وەردەگرین ڕەنگە زیاتر لەو خەڵکانەش بەشدار بن ئەو پێوەرانە چین یان ئەو لیژنانە ئەو پێما بێ حەوت زانکۆش پشتان دەگرێەوە لە ڕووی زانستیەوە ئەو پێوەرانەی کەوا ئەو کۆمەڵە لە توێژینەوە هەڵدەبژێنن بۆ ناو کێبڕکێ و لەوە لە ناویشانە لە ناو کێبڕکێکە کۆمەڵێک ڕێزبەندی دروست بێ بۆ نمونە لە یەکەوە زەمتانۆتان هەیە سەرەتا بۆ ئەوەی کە کێ ئەتوانێت توێژینەوە بنێرە هەموو کەسێک ئەتوانێت توێژینەوە بنێرە بەڵام ئێمە بۆ هەر ساڵێک ئەم جۆرە لە ڕانکینمان هەیە کەواتە ئەگەر کە سێهەمین سیمپۆزیەم بۆ ساڵی 2019 بووە کەواتە بێت توێژینەوەکە لە ساڵی 2019 بڵاوکرابێتەوە ئەوە مەرج بوو بەڵێ ئەکرێ بڵین مەرجە بەڵام هەر خۆی چۆن ئەڵی نازانم یانی ئەمەم شتێکە ینی بەبێ ئەمە ناکرێنی تۆ بۆ منە تۆ بڵی 2019 من ڕانکینەکەم بۆ ساڵی 2019 و توێژینەوەی ساڵی 2010 تیاابێ شتیوا تۆزێک دروست نییە ئەمە یەک لەوانە دوو ئەو توێژینەوانی کە لە جۆرناڵە فەیک و
ساختەکانە بڵاو کراونەتەوە هەرچەندە لێرە توێژەر قوربان نییە توێژەر لەوانەیە بە ناگایی تێکەوت بێت و توێژینەوەکەی بوو بێ بە قوربانی و خۆشی جوهدەکەی بوو بێ بە قوربانی بەڵام لەگەڵ ئەمەشا ناکرێت توێژینەوەیەک لە گۆڤارێکی ساختەیە بڵاو کرابێتەوە بخرێتە پرۆسی ڕانکینەکەەوە ئەبێ لینکی جۆرناڵی ئینەکە هەمووی دەزم لینکی ئەبێ توێژینەوەکان بێگومان ئەبێت توێژینەوەیەک بێ لە یەکێک لەو جۆرناڵانەی کە معتەبەرە بڵاو کرابێتەوە خاڵێکی کە گرنگە بە هەمان شێوە ئێمە لێرە ئاماژەی پێبینەوەیە کە ئێمە ئەم ڕانکینەمان بۆ هەرێمی کوردستان کردووە کەواتە بێ و توێژەرە ئەفیلیشن ینی ئەو شوێنەی کە کاری تیاکایان سەر بە چ دامەزراوەیەکە ئەبێ دامەزراوەیەکی هەرێمی کوردستان بنووسێ لەوانێت توێژەرێک بێ لە وڵاتیشی وەکو ئەڵمانیا بژی لە ناو توێژینەوەکەیە بە شێوەیەک ئاماژەی بە هیچ دامەزراوەیەکی هەرێمی کوردستان نەکردووە ئێمە بە ئەم توێژینەوەی کە بۆ وڵاتی خۆی بۆ وڵاتی ئەڵمانیا کراوە ینی هیچ لە سنگی قورسایی ڕوتی توێژینەوە لە هەرێمی کوردستانەوە پێش نابە لەبەرەوەی کە باسی هەرێم وەکو خۆی وەکو تاکێکی کورد ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەڵام بۆ هەرێمی کوردستان لە ناوەندەکانی زانستە ئەمە هیچ شتێکی کە زیاد ناکە لەبەرەوە ئەم جۆرانە کراون بە پێوەرێک تاکو توێژینەوەکانی پێوەرە ئێستا چالاکیەکەی ئێوە ڕێکخراوەکەی ئێوە چی ئەبەخشێتە توێژینەوەکەی خاتون بەڵێ دیارە من لەسەرتاوە باسم کرد ئێمە ئەوەی کە هەمانە ئێمە ڕێکخراوێکی سەر بەخۆین لە ڕووی مادیەوە لەوانەیە تاقەیەکی ئەوەندەمان نەبێت کە بتوانین توێژەران هەرچەند دەستگیرۆیەکی زۆر کەمی توێژەران کراوە کە بەڕاستی کە ئەڵێم کەم بەو مانایی کە لە ئاستی ئەو ئوتموحەنیە کە ئێمە هەمانە لە بەرامبەر خزمەتکردنی توێژەرانەوە کە لە ئایندەیە پرۆژەمان هەیە کە ئەم دەستکەوتانش لە ڕووی مادیشەوە بۆ سەقفێکی زۆر بەرز بکەینەوە بە جۆرێک کە توێژەران دوای ئەو یەبوون بە پلەی یەکەم بەڕاستی لە ڕۆمادێکەوە خزمەتێکی زۆر گەورە بکرن بەڵام ئێمە لەوە گەورەتر ئەوەیە کە لە کوردستانە توێژەران غەریب بوون نامۆ بوون و کەس نەی ئەزانی توێژینەوە چۆن مەسەلەن ئەوانی کە براوەی توێژینی باشیان هەیە ئێمە ئەمساڵ لە شاری هەولێر و ساڵی پار و پێرار لە سلێمانی چۆن ئەڵی سیمپۆزیەمێک چالاکیەکمان ڕێخست خەڵکێکی زۆرمان لێرە کۆ کردەوە لە توێژەران لە مامۆستانی زانکۆ لە خوێندکارانی زانکۆ لەوەیە بەڕاستی ئەمە ناساندمانن و دواتریش لە ڕێگەی پێیج و بەشی ڕاگەیاندنی ڕێکخراوی کەیسانینەوە جارێکی کە ئەمانش بەرز نرخێنرانەوە و بە بەردەوامی پۆستمان لەسەرکردن و دواتریش لە چەند شوێنێکی شاری سلێمانی پۆستەری گەورە دروست کرا کە ئەم توێژەرانی کە دەرخرا کە ئەمانە توێژەرانی هەرێمی کوردستانن بۆی خەڵک زیاتر بیان ناسێ واتە ئێمە کارمان لەسەرەوە کرد کە توێژەران لەو نامۆیە بین دەرەوە بیان ناسێنین بە ناوەندە ئەکادیمی و ناوەندە زانستیەکان ببوورە هەندێک هەن سەرقاڵی بەدەستێنانی دکتۆرەکەشیان ڕەنگە هێشتا نەزانن توێژینەوەیەک ئەنجام بدەن بینیومانە بیستوشمانە لەوەی کە ڕەنگە کۆپی پەستێکیان کردبێ یا دابێت یانێکێکی توێژینەوەکەی بۆ بکەن ئێستا ئەم چالاکیەوە چیە بەخشێتە گەنجانێکی وەکۆم خاتونە کە خۆیان ببنە خاوەنی توێژینەوە خۆیان بتوان توێژینەوەکانیان ئەنجام بدەن بەڵێ دیارە وەکو باسم کرد ڕێکخراوی کەیسانی لە ساڵی 2017ەوە دامەزراوە و خۆمان وایە بینین کە شۆڕشێک بێ لە باری توێژینەوە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە توێژەرانی هەرێمی کوردستانیش ئەم خۆشبەختانە ئەم شاهیدیەمان بۆدەن بۆ مێژووە کەمە هێتانە و چالاکیانە سۆرن جێگەی دەستخۆشیە بەڕاستی چکە سێ چالاکی لە حەفدە بۆسیانەوێت دانەبڕاونەوە لە چالاک بەدڵنێت ئامانجی ئەمە زۆر گەورەترە لە هەرێمی کوردستان و ئەمە بەرەو جیهانی بوون هەنگاوەنین و کاری ئێمە لەسەر ئەوەیە ئێمە بەڕاستی ئەم کارانەی بۆ نمونە ئەم سیمپۆزیەمەی کە ئیکەی ساڵانە کاتێکی زۆر لە ئێماگرێ کە ئینتەرنەشناڵی لە هەنگاوە گەورە جیهانیەکانمان تۆزێک ئەومانەکە بەڵام بۆ خزمەتکردن بە هەرێمی کوردستان بە توێژەرانی ناوخۆی هەرێمی کوردستان و گەورەکردنی ڕۆڵی توێژەر و بە کلتورکردنی توێژینەوە بەڕاستی ئەو کاتی کە بەم جۆرە کارەشی ئەسپێرین هەر بە باشی ئەزانین و پێمان وایە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئێمە جارێت لە چواردەوری خۆمانەوە لە ناو هەرێمی کوردستانەوە کار لەسەرەوە بکەین کە توێژەر گەلێکی باش دروست بکەین کە دواتر دەستباری خۆمان بن و بتوانین پێکەوە سەبارەت بە پرسیارەکەی مامۆستا جەلال کە فەرمووی توێژەرێک بۆ نمونە کە لەوانەیە کەسێک کە
خوێندکاری دکتۆراکەشێتی هەر ئەوەی کە باسم کرد کە ئێمە توێژینەوە کرا بە کولتور لە هەرێمی کوردستانە بۆ نمونە دکتۆرەڤانیا کە لە قۆناغی چواری کۆلێژی پزیشکیە و سبەینێ دەیان خوێندکاریکەی ئەوها چاویان لەو کرد ئیتر وردە ئەبێ بە جۆرێک لە شەرم مامۆستایەکی زانکۆ خوانەخواستاگەر بەو جۆرە بیر بکاتەوە و لە توێژینەوە نەزانێ یان کێشەی لەگەڵ توێژینەوە هەبێ وردە ئەبێتە شتێک کە ئێمە هەڵدین خوێندکارانی زانکۆ وا لێ بکەین کە ڕۆشنبیریکی زۆر گەوریان لەسەر توێژینەوە هەبێ بەم شێوەیە ناچاری ئەو خەڵکانەکەین کە پاڵیان لێداوەتەوە ئەوانیش یانەوەیە لە چۆڵی کەن بۆ خەڵکانی لە خۆیان باشتر یانەوەی لەو مەجاالەیە ئەسپی خۆیان تاوبن و کاتی باشتر و زیاتری پێبن وەکەزانی لە دنیاە جیهانی پێشکەوتو و جیهانی یەکەم کە ئێمە کە ئێمان کردو بە جیهانی سێم بە پێوەری خۆیان هەمووی لەسەر بنەمای گرنگیدان بە توێژینەوە بواتە لەبەرەوەی توێژینەوەی کراوە هەر گرفتەکە بوو بە توێژینەوە و بێگومان ئەمە ئێوە شۆڕشێکی گەورەیە چەندێک لینکتان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەیە بۆ نمونە کاتێک کە توێژینەوەیەکی زانستی لە بواری توپ یاخود لە بواری فیزیا کیمیا هەیە بیدەنە ئەو لایەنە پەیوەندیدارەی کە مامەڵە لەگەڵ مەسایلە تووبیەکان و مەسایلە کیمیاکانەکەن کە بڵێ بەم توێژینەوەیە لە هەرێمی کوردستان ئەمە باشترە ویستیشمەوە پرسم کەم بۆ نمونە هەنێک لە گرفتەکانمان هەیە لە کوردستانە بەتایبەت مەسەلەی هەندەسەی بیناسازی زۆر جارەزانین گرفت هەیە لە بنیادنانی شارەکانمان غەڵەتە هەر ئاراستەی خۆر و شێ و باوەوانە مەسەلەن توێژینەوە کراوە کە بەم شێوەیە شار دروست بکرێ هەڵەیە کەچی دەبینی لایەنە پەیوەندیدارەکان هەر شارەکە بەو شێوەیە بنیادەنن بە شێوە هەڵەکەی هیچ لینکێک هەیە یان تەنسیقێکی باشتان هەیە کە بتوانن ئەو توێژینەوانەی کە هەمووی لە ئاستی زۆر بەرز و لە ئاستی جۆرناڵێن دەوڵەتەکان باڵێن قبول کراون پشتی پێ ببەستین پشتی پێ بەست یانی تر بۆ نمونە وەزارەتی نەوتی خۆمان یان خۆ وەزارەتی سەحەی خۆمان ئەو توێژینەوانەی ئەوە بەرە ئیشیان لەسەر بکار هیچ بدەمەوە هاتوونێک هەبوو بۆیەوە خۆی ئێمە وەکو خۆمان لەبەرەوەی کە بڕاستی ڕێکخراوێکی تازە بووینە و تایبەت لە چەند ساڵی ڕابردووە هەندێک جار بەداخەوە لە ناوەندی ئەکادیمی و گرفتمان بۆ دروستکراوە و کێشەمان بەڕاستی هاتۆتە بەردەست بەردەم و خەڵکێکە بۆ بێ ڕەنگە ویستبێتی لە بەردەممانە بەربەستیش دروست بکە بەڵام بێگومان ئێمە لێرەوە چاویان ماچەکەین ڕێز و خۆشەویستیمان بۆیان هەیە پیان ئەڵێین ئەگەر ئێوە ڕۆژێک لە ڕۆژان هەڵش لە ئێمە تێگەشتن دڵنیا بن ئێمە لەو جۆرە مرۆڤانین کە پێش هەموو کەسێ خزمەتی ئەواکەین لەبەرەوە کاتێکە بەم نامۆیی و بەم غەریبیە و ڕێکخراوێک کە زۆربەی هەرە زۆری ئەندامەکانیان هەموو ئەندامەکانی گەنجن و لە تەمەنی 30 ساڵ و بەرەو خوارەوەیە تۆزێک لەوانەیە قورس بێت ئەمە گوێی لێ بگیرێ بوو بەو شێوەی کە جەنابەتی تەنانەت بۆ چالاکیەکانیشمان زۆر بە زەحمەت دەرگاکانمان لەسەر کرایەوە بەڵام ئیتر لەسەر لەبەر سووربوونی خۆمان لەسەر ئەو ئامانجی کە داماناوە سپاس بخوا بەتایبەت لە ساڵی پارێزگای سلێمانی و ئەم ساڵیش پەرلەمانی کوردستان توانیمان زۆر شت هەنگاوە جێگەی خۆشحاڵی بوو کە لایەنە ڕسمیەکان تۆزێک بتوانن هیچ نابە کەمیش بێ سپۆنسەر منش بەلای دکتۆرە ڤانیا دەمەوێت ئەوە پرسم بێگومان خۆناغی 4 و 5 2002 لە خۆناغە زۆر قورسەکانی کۆلێژی پزیشکین و تۆش لەو قۆناغای توێژینەوەکە ڕێگر نەبوو لە با بڵێن خوێندنە ئاسایەکەی خۆیان بە پێچوانەوە کاراسانتریش بوو یان جۆرێک لە نزیکی لەگەڵ لینکی توێژینەوەکە تو دەرسەکانت بەدڵنیە کاتێککە دەستیتە کارێکی تازە ئەرکێکی زیاتر زیاکە بۆ سەر ژیانە بەڵام کە تو ئامانجەکە و گەورە بوو دڵنیا بە کاتی تەواوی پێیت چووکەوەی کە من خەریکی ئێستاە شتێکی نییە بڵێ سوودی نەبێت ئەگەر ئێستاوە کاتی بۆ تەرخام بکەیت و بە شوەیەکی گونجاو پلاندانیت دڵنیا بە هەموو کارەکانی ژیانە ڕائگەیت و بارێکی وا دروست ناکات لەسەر ژیانەکە ناتوانانی بە هەموو شتەکانی ژیان ڕابڵێت دوای ئەو سەرکەوتنی کە بەدەستی هێنا هیچ خوێندکاری تر هەبوو بە هاوڕەکانت بزانی فیدباکیان وایە دەیانوێت چاو لە تۆ بکەن و یان بێن پرس و ڕاوێژت پێ بکەن بڵێن ئێمەش دەمانوێت بچینە ناو پرۆژەی توێژینەوەکردن و پێشەوەی بگەینە قۆناغێکیش کە مەسەلەن تۆزێک دەستکراوەتر بین هەر لەم قۆناغەوە لە قۆناغی خوێندکاریەوە دەستکەن بە توێژینەوەکردن ڕاستە زۆر کەس پێیان وتم کە چۆن دەستە پێ کرد چۆن ئەمە هەنگاوی یەکەم بوو پرسیان پێ کردوم و منیش ڕێنمای تەوامیاوە نەتێکە من خۆم چۆن دەستم پێ کردووە بە هەمان شێوە ئەزمموی بەشێک لە ئەزمموی خۆم بۆ ئەوان باس کردووە وەگەر بەدڵنیەوە حەزیان لێبێت و ئەتوانن توێژینەی زۆر لەی من باشتر ئەنجام بن چۆن دەستت پێ کرد سەرچاوەکانت لەکوێوە وەرگرتووە و چۆن بوو ئەم ناوەڕۆکەی ئەم بابەتت هەڵبژارد بۆ دەستپێکردنەکە و وتم پرۆژەی توێژەری ڕێکخراوێکی ساینەوە ئەو دەستپێکێکی باش بۆ من و لەگەڵ ئەوانە توێژینەوەکەمان ئەنجامە بە شێوەیەکی تیم
چەند کەس بوون تیمەکەتان؟ تیمەکە ڕێکات بوو لە 11 کەس باشە بەڵە هەرێکە و بەشێکی گرت بۆ ئەستۆ لە ئەنجامدانی کارەکانە بە خۆشحاڵیەوە توانیمان کام توێژینەش ئەنجام بین وە لە جۆرناڵێکیشە بڵاو بکرێت. سەرچاوەکانی توێژینەوەکە لە چەندین شوێنی جیاواز وەرگیرا بوو ئەو سایتانێک کە باڕ پێکراون لەگەڵ توێژینەوەکانی پێشتر هەمومان بەکارهێناوەوە دووبارە بە شێوەیەکی سیستەماتێکی داڕێژراوەوە. خۆتان جگەلەوەی کە پەنا بۆ سەرچاوە بەرن هیچ لێکۆڵینەوەی زانستیتان دەکرد جیاواز لە سەرچاوەکان؟ ئەوەی کە دکتۆرەکان خەریکی بوونەوە بەتایبەتی ئەوانەی کە پزیشکی پسپۆڕن ئەوان نەشتەرگەری شتەکانیان کردو بەدڵنێ و ئەوان ئەزمموی خۆشیان تێکەڵاو کردووە ئەو شتانێک کە دۆزیویانێتەوە لە توێژینەوەکە بەکارێن. پێشوەی کە تەسلیمی کەیساینی بکەن چیتان لە توێژینەوەکە کرد کە سەیری کردەوە بە پێداچوونەوەی پیا بکەوە پێش ئەوەی کە بنێتێ بۆ هەر شوێنێک بۆ هەمومانی ئەنێرێتە دووبارە بۆی کە بزانین کە هەر هەڵەیەکی تیاپێتیان هەر شتێکی تیاپێ بە شێوەیەکی کە هەمومان هاوکار بین لە ڕێککردنەوەی ئەو هەڵەیە بەڵام ئەتر دو ئەوە کە زانرا هیچ کێشێکی تیانە ئەنێرێت و بڵاوێت. زۆر باشە جا کاتمان زۆر کەماوە کاک تۆمە پرسیارێک مێ زۆر بە کورتی جوان بیتەوە چکە کات زۆر کەمە بەدەر لە مەجالە تووبیەکان و پزیشکی و کیمیا فیزیا بوون من ئێستا لە کۆڵگای مە سیاست و کۆمەڵاسی و دەروناسی و ئاسار و مێژوو کۆمەڵەکەمانە بابەتی ترن بە تەماهەن لە پرۆژەکانی ترتانە ئەو نوع لە لێکۆڵینەوانش بەشدارکەن بەدڵنیایەوە لە ئایندەیە کار لەسەر ئەو وارانەشەکە شوێنەوار لەبیر نەکەن چکە خۆمیش لە شوێنەوارەکەم بۆ هیوای میتوانم چالاکی باشمان بێ. زۆر باشە بینەرانی عزیز ناوڕێکمان هەیە و دینەوە لاتان. سڵاو ئازیزان لا بڕگەیەکی تری وەرزش و تەندروستی لا بەرنامەی پەیامی ڕۆژدا هاتینەوە خزمەتی ئێوەی خۆشەویست و ئەم جارە هەوڵ دەدەین تیشک بخەینە سەر هۆکارەکانی پشتی ئەشە و چەند جوڵەیەک کە دەتوانن لە ماڵەوە ئەنجامی بدەن و سوودی لێ ببینن بۆ چارەسەری پشتی ئەشە و کەمکردنەوەی ئازاری فەقەرات. بەڕێزان یەکێک لەو هۆکارە سەرەکیانەی کە دەبێتە هۆی ئازاری پشت و توشبوونی کەسەکان بە فەقەرات وەستانی مرۆڤەکانە بە پیۆ واتە زۆر وەستان بە پیۆوە دەبێتە هۆی ئازاری پشت و توشبوون بە فەقەرات. یەکێکی کە لە هۆکارەکان لاوازی ماسوولکەکانە جا چ ماسوولکەی پشت بێ یاخود ماسوولکەی ورگ بێ یا ماسوولکەی قاچ بێ. هەروەها ئەنجام نەدانی وەرزش و جوڵەی ڕۆژانە بەکارهێنانی ئۆتۆمبیل بۆ ماوەیەکی زۆرواتە شۆفێریکردن و هەروەها ئەو کەسانەی کە ڕوو دەکەنە هۆڵەکانی وەرزشی و وەزنێکی قورس هەڵدەگرن کە زیاترە لە توانای جەستەی خۆیان دەبێتە هۆکاری توشبوون بە فەقەرات و هۆکاری پشتێشە. ئازیزان ئێستاش چەند جوڵەیەکتان پیشان دەدەین کە دەتوانن لە ماڵەوە ئەنجامی بدەن و سوودی لێ ببینن بۆ ئازاری پشتان و ئەو کەسانەی کە توش بوون بە فەقەرات. بەڕێزان یەکەمین جوڵەمان بەم شێوەیە پاڵ دەکەون و جسمتان بە هێواشی بە زەختی قاچ بەرز دەکەنەوە و بۆ ماوەی 3 چرکە لەسەرەوە ڕای دەگرن و بە هێواشی دایدەنێنەوە. ئەم جوڵەیە 10 جار دووبارەی دەکەنەوە و ڕێستێک ئیسراحەتێک وەردەگرن و 4 دەی دووبارەی دەکەنەوە واتە هەر جارێک کە ئەم جوڵەیەکەن 40 جار دەیکەن و لە ڕۆژەکەیە دەتوانن 2 جار ئەنجامی بدەن. بەڕێزان دەچینە لای یەکێکی تر لەو جوڵانەی کەوتمان دەبێتە هۆی کەمبوونەوەی ئازاری فەقەرات و پشتێشە. بەم شێوەیە کە ئەیبینن پاڵ دەکەون قاچێکتان بە تەواوی ڕادەکێشن و قاچەکەی ترتان بە هەردوو دەستەکەتان ئەژنۆتان دەگرن و چەند دەتوانن و ئازارتان نییە ڕای دەکێشن بۆ لای سنگتانەوە. بەم شێوەیە ڕای دەگرن 10 چرکە دەبژێرن و دواتر ئەیگۆڕن بۆ قاچەکەی ترتان. ئەم جوڵەیە 4 جار دووبارەی دەکەنەوە و ڕۆژانەش لە 2 کاتی جیاوازدا دەتوانن ئەنجامی بدەن واتە
بۆ نمونە بەیانیان ئەم جوڵانە ئەنجام دەدەن و دوجاری شەوان دەتوانن دووبارەی بکەنەوە بۆ ئەوەی سوودێکی زیاتری لێ ببینن. بەڕێزان جوڵەی سێمان بەم شێوەیە بەدەما پاڵەکەون هەردوو قاشتان جووت لەسەر سنگی پێتان دەستان لە تەنیشتی کەمەرتان و بەم شێوەیە سنگتان بۆ دواوە دێنن و بۆ ماوەی 3 چرکە تا 5 چرکە دەوەستن و بێواشی دەچنەوە خوارەوە 10 جار دووبارەی دەکەنەوە و 4 دەیش ئەنجام دەدەن واتە 40 جار 4 سێتی دەی. ئەم جوڵەیە زەختێکی زۆر دەخاتە سەر فەقەرات و پشتان. ئەگەر کەسێک زۆر ئازاری هەبوو دەتوانێت ئەنجامی نەدا و ڕای بوەستێنێت. بینەرانی بەڕێز یەکێکی تر لەو جوڵانەی کە ئەنجامی دەدەن ئەم جوڵەیە بەم شێوەیە پاڵ دەکەوین لەسەر پشت هەردوو قاچمان بەرز دەکەینەوە هەردوو ئەژنۆکەمان دەگرین بە دەست و چەند دەتوانن ئەژنۆتان نزیک دەکەنەوە و ڕای دەکێشن بۆ لای سنگتانەوە بەڵام نابێت بە هیچ جۆرێک پشت و ملتان لە عرز ببڕێت واتە بەرز بێتەوە. بەم شێوەیە ڕای دەگرن 10 چرکە دەبژێرن و ئیسراحەتێکی پێەکەن 2-3 چرکە و دوجار 5 جاریکە دووبارەکەنەوە واتە 50 چرکە 5 سێتی 10 چرکەی. بەڕێزان دەچینە لای جوڵەیەکی تر و هیوادارم کە سوودی لێ ببینن. بەم شێوەیە پاڵ دەکەون هەردوو قاشتان بەرز دەکەنەوە و پشتی ئەژنۆتان بە هەردوو دەستان دەگرن و بە هێواشی زەختی لێ دەکەن بۆ لای ورکتانەوە بەڵام بە هیچ جۆرێک هیچ شوێنێکتان لە عرز نەبڕێ پشت و فەقەراتە. ئەویش بۆ ماوەی 10 چرکە ڕای دەگرن ئەگەر توانیتان دوجاری ئیسراحەتێک بکەن و دوجار پشوویەک وەربگرن و دووبارەی بکەنەوە بۆ ماوەی 5 جار. بەڕێزان یەکێکی تر لە جوڵەکان بەم شێوەیە لەوانەیە قورس بێ بۆ هەندێک کەس ئەگەر نەتوانی ئەنجامی بدەیت ئەوە زۆر مەکە و یعنی بۆ ئەوەی کە ئازارەکانتان خراپتر نەبێ بەڵام هەر کەس بتوانێت بیکە ئیشەڵا سوودێکی باشی لێوەردەکرێت. هەردوو قاشتان کۆ دەکەنەوە بە هەردوو دەستان قاچەکانتان دەگرن و چەند دەتوانن خۆتان کوڕ دەکەنەوە بۆ پشتەوە واتە ئێمە فەقەرەکان دایم بەم شێوەیە ئیشی پێەکەین ئێستا بە پێچەوانەوە یاری پێەکەین. ئەمیش بەم شێوەیە ئەگەر توانیتان 10 چرکە دەوەستن و لە دوای 10 چرکەکە ڕێستێکی 10 چرکەیی وەردەگرن و دوجار 5 جار دووبارەی دەکەینەوە و بە هیوای سوود بینینتان.
خۆشەویستان یەکێکی تر لە جوڵەکان ئەم جوڵەیە کە بەم شێوەیە پاڵ دەکەوین و پشتان بەم شێوەیە یەک قاچتان چەند دەتوانن بەرزی دەکەنەوە و ڕای دەگرن بۆ ماوەی 8 چرکە یا 10 چرکە و دوجار دەیگۆڕن بۆ قاچەکەی ترتان ئەگەر یەکەم جار کە کردتان نەتانتوانی 10 چرکە ڕای بگرن دەتوانن 4 چرکە یا 5 چرکە ڕای بگرن و دوجار وردە وردە ڕۆژانە دەتوانن کاتەکەی زیاتر بکەن. ئازیزان دەچینە لای جوڵەی کۆتاییمان ئەم جوڵەیە تۆزێک قورسە ئەگەر نەشتان توانی ئەنجامی بدەن لە بیدایەتەوە دەتوانن لە دوای ئەوەی کە بەردەوامون لەسەر جوڵەکانی پێشوو بۆ ماوەیەکی زۆرواتە بۆ 2 هەفتە بۆ 3 هەفتە ئەم جوڵەیە ئەنجام بدەن. ئێمە وتمان هۆکارەکانی پشتێشە یەکێکیان لاوەزبوونی ماسوولکەیە جا ماسوولکەی قاچ بێ یاخود ورک بێ یاخود پشت بێ ئەم جوڵەیە دەبێتە هۆی بەهێزکردنی زۆربەی ماسوولکەکانی لەش بە تایبەت ورگ و قاچ و پشتیش هەر بۆیە سوودێکی زۆری لێ دەبینن ئەگەر ڕۆژانە بتوانن ئەنجامی بدەن. جوڵەکە بەم شێوەیە هەموو لەشتان لەسەر عەرز دەبڕن تەنیا لەسەر نوکی پێتان و دەستەکانتان دەوەستن هەرچەند کە توانیتان بوەستن واتە ئەگەر توانیتان 10 چرکە 15 چرکە 20 چرکە هەتا دەقەیەکیش ئەگەر توانیتان ڕابوەستن و دوجار 30 چرکە ئیستراحەت بکەن و 5 جار دووبارەی بکەنەوە. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بینەری ئەم بەرنامەیە بوون و لەگەڵمان بوون بە هیوای سوود بینینتان هیوادارین کە توانی بێتمان سوودتان پێ بگەێنین و ئێوەش بتوانن لە ماڵەوە ئەم جوڵانەیە ئەنجام بدەن و خۆشتان لە هۆکارەکانی پشتێشە بە دوور بگرن بەگشتی. سپاس بۆ ئێوە و خواتان لەگەڵ. بینەرانی عزیز ڕێنماییە تەندروستیەکانتان بیر نەچێت تەوقەکردن ئەم هەفتەیە باقە دەغەبێت زوو دەستەکانتان بشۆن و دەموچاوتان بە لە زۆرترین کاتە هەمیشە بە تەڕی بمێنێتەوە ئاوی لیمۆ زۆر بەکاربێنن دارچینی و زەردەچەوە زۆر بەکاربێنن لەسەر ڕاستپاردەی هەندێک پزیشکی پسپۆر بۆی کە ڕەشکەش بۆی کە دووربین لە ڤایرۆسی کۆرۆنا بەورەیەکی بەرز و ئیشاڵڵا دەروونێکی ئارامەوە ڕوبەڕووی کۆرۆنا دەبینەوە. زۆر باشە جلال پێم وابێ کاتمان نەماوە خۆشحاڵ بووین لە ئێستا هاوڕێمان بوون لە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جلال محەممەد پامی ڕۆژمان پێشکەشکردن بەخواتان ئەسپێرین دووبارە بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.